بەڵێ سڵای خۆتان لێبێت بینەرانی عزیز دیارە ئێستا ئێمە لە بەردەم دادگای ڕانیەن مەلاعنتەر کە مامۆستایشی ئاینیە سکاڵای لەسەر هاوڵاتیەک تۆمار کردووە بە وتەی خۆی کە دەڵێت بێڕێزی بەرامبەر هاوڵانی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت کردووە. ئێستا ئێمە بۆ زانیاری زیاتر دەچین لای خۆی مامۆستا کە بێتی ئێرە سواز دەکەم مامۆستا سڵای خوارد لێبێت. سەرەتا دەمانەوێت لەوە دەست پێ بکەین ئێوە سکاڵاتان لەسەر شێ تۆمار کردووە و هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ بسم الله الرحمن الرحیم ئەڤڕۆ ئەس وەک مامۆستایەکی ئاوانی و بسڵمانێک دادگا بەرای ڕانی ئامادە بووم و سکاڵامە تۆمار کرد بەشێ داواکاری گشتی دژی کەسێکی کە بێڕێزی و سڤکاتی و بوختان هەواڵێت پێغەمبەری کری صلی الله علیه و سلم بروێندی ئەڤڕۆکەمێت ئامادە بین مەسکاڵال سەر تۆمارکردی دا ئەف کەسە بێتە سزادان و دا ببیتە دەرس وعبرت بو غيري ويش چون كاميت بينين اف تشتايو بيا دياردل كردستاني هندك بيدين وملحد يدرد كفن وهندك كانال بول بشتيلت كان وهندك لان احتمال بول بشتيلت كان الحاد وكفره وتفرقه بلافت كان ناف خلق ما وملت ما كان صادنوت بسلمانه جا ام افروكيت ليره آماده بين كاسكالای ديجي تومار بكين وافكسه بيت سزادان اپیاسا بيت سزادان دا ببیت درس و عبرت بو غیری و برزی برانبری اسلام مقدسات اسلام نه تکرن. باشه ما واسه مناسباتك چی بو ولا شوي او برزی کردوا او کسا؟ اب برزی یا کری الچهار قرنه الهولا دلان مناسبات روجا شهید بونا امام حسین رازی بینا خود تعالی لیبیتن اب بی حاجت بی نوی رابی سبکاتی بختان حوالت پیغمبری کری صلی الله علیه و سلم و صحابت پیغمبری صلی الله علیه و سلم والعیاذ بالله اب منافق یت قلم دای که او کارسات و جریمه الیاسا عراقی قانون عراقی لازم اف کسب بیت سزادان. باشه ما واسه اول شو سکالاتن تو مارک سکالاتکدن لیور جیرا یان چی تا پیوتره؟ سكولا طبعا ماليرا دادگاه برای رانیه البشه دواکار گشتی ما تقدیم کرد و پیشکش کرد و گلک رزبه هاتا ورگرتن و هاتا قبیل کردن جه دستخوشی و سپاسیوات کم کم هاتا رز و تقدیر سکالا ما ورگرد و انشاءالله شول دسری تکرن. دستخوش زور سواس بله اوی جویبیستی بون وکو ما واسه باسی کرد سکالای لسر ام هاولاتیه تومار کردووە کە بەوتەی خۆی بێڕێزی بەرامبەر بە هاوڵانی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت کردووە و لە داواکاری گشتی لە دادگای ڕانیە سکاڵای تۆمار کردووە و وەک خۆی باسی لەوە دەکات بە هیوای ئەوەی کە ئەم سکاڵایە جگای خۆی بگرێت و ئەم کەسە لێبچێنەوەی لەگەڵ بکرێت و بە یاسا مامەڵەی لەگەڵدا بکرێت. بەڵێ دەگەڕێنە لایەوە.